نمایشێکی هونەریە لەلایەن 13 قوتابی کولێژی هونەرە جوانەکانی شاری هەولێر بەڕێوە دەچێت. سارا لە ڕێگەی دروستکردنی ئەم سەرانەوە دەیەوێت پەیامێکی هونەری بگەێنێت کە دەربڕین لە ئازار و هاوارێک دەکات. ڕێک مەبەستی من ئەوەی ئەو شڵەژانی کە ئەو هاوارە نایکە بگەێنم بە بینەرج کە هەموو هاوارەکان ڕاستە سروشتیان جیاوازە هەتا شختیشان تێدایە بۆ ئەوەیە کە بتوانێ هاوارەکە بگەێنێ ئازاری ئەو کەسە بگەێنێ کە هاوار ئەکا بە تۆ بگەێنە بە ناخەت. کارەکانی ئەم قوتابیانە تەنها پەیامگەیاندنە نەک جوانی وەک خۆیان دەڵێن مەبەستمان ئەوەیە کە بینەران بە دوای مانەکەیدا بگەڕێن. ئێمە دەمانەوێت هونەرەکە بگۆڕین واز لە هونەری جوانی بێنین واتە جوانی لە ناو تابلۆیەکاندا بەکار نەهێنین جوانی لە کارەکانمان بەکار نەهێنین کار لەسەر بیرکردنەوە بکەین ڕامان دەرببڕین واتە پەیام بگەێنین ئەو بابەتەش و کارەکانمان کۆنسێپتەکانمان هەمووی بریتیە لە گەیاندنی بیری خۆمان. ئەم بابەتە هونەریانەیان بە ماوەیەکی کەم و لەسەر ئەرکی خۆیان دروست کردوون. بەو پاپولێ بەشدارم کردیا ئەو پاپولە پێی دەگوترێت بەتەرفڵای ئیفێکت کاریگەری پاپولە کە ئەو بیردۆزەکە دەرێ ئەو بیردۆزە باس لەوەی دەکا کە حتا باڵی پاپولەش کە دەجوڵێنی کاریگەری لەسەر ژینگەی هەیە ئەو جا بگاتەوەی کە پلاستیکە کە فڕێ بدەین کە چەندەها ساڵی دەوێتە شی ببتەوە. بەشێکی زۆر لەو کەسانەی کە سەردانی ئەم پێشانگایە دەکەن سەرسامی خۆیان بە کارەکانی ئەم 13 قوتابیەی کولێژی هونەرە جوانەکان دەردەبڕن. پێشانگایەکی ناواز و تایبەت بوو بەڕاستی ئیشەکانیان یعنی زۆر جوانتر بوون لەوەی چاڕم دەکرد و مانای جوانیان تێدایە لە چاو ئەوەی کە تەمەنیان بچووکەوە ئەزمونێکی کەمیان هەیە یعنی بەڕاستی. بەرهەمەکانیان بەگشتی پێک هاتوون لە دووکاڵی جگەرە و لەچکی ئافرەتان و بەندکردنی ئاژەڵ و ساتەکانی منداڵی و جەنگ و لەناوبردن. هەروەها شێواندنی ئاین و دەربڕینی هەستەکان و ئاڵۆزی مرۆڤ و شۆکبوون لەگەڵ شێواندنی هزر و ڕۆح و پیسبوونی ژینگە و داگیرکاری و کوشتن لەسەر ناوت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.